من پێشەچی سوپاسی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی و وەزارەتی دارایی دەکەم بەڕاستی بۆ ڕەزامەندی لەسەر بڕەپارەی بۆ خەرجی یەکێتی تۆپەی کوردستان و بۆ چالاکیەکان لە ڕاستیدا کێشەیەکە بوو بەڵام کێشەیەکە سوتەفاومەکە بوو بەڵام زۆر سوپاس بۆ هەوڵ و کۆشتی هەموو لایەک کە هەوڵیاندا ئەو کێشەیە چارەسەر بکرێت و کێشەیەش چارەسەر و کێشەیەش بۆ خزمەتی تۆپەی کوردستانە بۆ خزمەتی شخصی نیە نە بۆ سەفین کانەبیێنەوە بۆ جەنابی وەزیری داراییە بۆ وەرزشوانان و تۆپەی کوردستانە جێگای دەستخۆشیە ئەوەی هاوکارمان بووە من سوپاسیان دەکەم و ئینشاءالله ڕێگاش نادەین جارێکی دی ئەو کێشە و گرفتانە دروستبی ئەوی لەسەرشانی ما وەرکە یاسایی و ئاساییانەبی ئینشاءالله جێبەجێی دەکەن داواکاریشین ئەوەی پەیوەندی بە وەزارەتی داراییش هەیە هاوکارمان بیتن بۆی بتوانین زیاتر خزمەت بکەین ڕۆژی چوارشەمە کاتژمێر 12 نیوەڕۆ ئینشاءالله کۆبنەوە یاسایی خۆمان ئەنجام دەدەین بڕیاری کۆتاییش لەسەر چارەنووسی خولی نایەبی کوردستان و ئەو کێشە و گرفتانە هەیە ئەو پێشنیارانەی کە کرایە ئینشاءالله ڕۆژی چوارشەمە لە کۆبنەوەکە هەمووی دەکە بە بڕیارێکی گونجاو بۆ خزمەتی تۆپەی کوردستان دەردەچین والله ئەوە لە دەست من نییە کۆبنەوەکە یەکێت تۆپەی کوردستان بڕیاری لەسەر دەگەراتەوە یانانە ئەو داواکاریانەمان بۆیان داوامان لێکردینە بە خۆشتان ئاگادارن ئەو داواکاریانیان بە زووترین کات جێبەجێ بکە بۆمان ڕەوام بکەن بەڵێ مەش چاوەڕێی ئەوەی دەکەن.